وڵازان خۆشەویستانمان لە چۆرێکی دیکەی بەرنامەکەماندا هەمیشە بەردەوام لە بەرنامی پەیامی ڕۆژێمە ویستومانە وێزگەیەک لە ژیان و خزمەتی و کەسانی کە ڕۆڵێکی بەرچاویان گێڕاوە بە شێوازی جیاجیا بۆ بینەرە ئازیزەکانمان ڕوونی بکەین و یاخود ئەم پەیامانە بگەینین کە کەسانێکن کە توانیانە بە هەرێک و لە شوێنی خۆریەک و بە ڕۆڵی خۆی کاریگەریکی زۆر باش لە نێو کۆمەلگادا دروست بکە. ئەمڕۆ بانخوازێک میوانمانە کە زیاتر لە 30 ساڵ کاری بانخوازی و کاریگانی پەیامە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و لە هەمووی گرنگتر بە شێوازێکی زۆر نەرمونیان و زۆر لەسەرخۆ بۆی کە لە دڵی بیسەر و بینەرەکەدا چەسپاو بێ. من زۆر درێژە پێ ناکێشم دەچمە لای میوانەکەمان بەڕێز کاک شێخ فاتیا شێخ محەممەد بانخواز کە کاکشێ لەگەڵ خۆشماندایەوە بەرنامە و بابەتی جاجا هەیە. کاکشێکیان زۆر بەخێر ساگیان بەخێر بێ. کاک شێخ تا چەند گرنگە من ئەوە نەبێت خۆت لە ڕوویانی بەڵام بۆ هەموو میدیایە تا چەند گرنگە کاتێک کە کەسێک بانخوازێکە کەسێکە کە کاریگەری هەبووە پێشەی وەفاتکە بۆ خەڵکی ڕوون کاتەوە کە ئەم کەسە ئەمە مڕۆڵەکەی بوو ئەمە وێزگەکانی ژیانی بووە ئەوە تۆزێک ئیحتیمامی زیاتری پێ بدرێت ئەم بۆ خودی خۆی جوانتر و تەشجیعەکان بۆ بینەرانیش زیاتر ئاشنایەتیە. سەرەتا بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. دەستخۆشیم بۆ بەرنامە جوانەکەتان پەیامی ڕۆژ بۆ هۆنیاخان و بۆ کاک دانیار و ساباز و خۆشەویستەکە هەموو بەیانیە کەشنە ماڵەکان. وڵای کاک دانیار ڕەنگە زۆر کەم حەزم کرد بە پێم بوو ترێ بانخواز چکە ڕاستی قورسە زۆر قورسە ینی وشەی بانخواز حەزەکەمەوە بڵێم کە ئێستا ماشەڵڵا هەمومان بانخوازین هەمووشمان شتەڵین هەموومان نیدامان هەیە خزمەتمان هەیە بە ئیسلام کاتی خۆی بڵین ئێستا ئەگەر باو باپیرانی خۆمان سەرکەین وشەی بانخواز لە ناو فەرهەنگی کوردەواری خۆمانە لە ناو عالەمی ئیسلامیە نەبووە زۆر کەم بووە مەلا هەبووە شێخ هەبووە مرشید هەبووە مبەلیغ تا حەدێک یعنی کە تەبلیغێکی کردووە ئەم مصطلحە تازەیە وەکو ئیستلاح بڵین بەڵام خەڵکیش کە ئەگەر یەک فەرموودەی ویستی بێت زۆر جوان جێبەجێ کردووە. ئێستا ماشەڵڵا ئەگەر سیر بکەین بە هەزاران هەزار بانخواز و مامۆسای ئاینی و ئیتر مبەلیغ و ئەمانە هەیە و قسە ئەکەن بەڵام لە مەیدانی عەمەلیشا ڕەنگە کەمتر هەستی پێ بکەیت. کاتی خۆی بەم جۆرە بوو ئێستش بەم جۆرەیە ئێستش شتێکی زۆر باشە کە بەڕاستی تەبلیغی دین بۆ جۆرە بکرێ بەڵام تەزاروب دروست نەبێت ینی بەهۆی جیاوازی فکر و گروپ و لایەن و ئەمانەوە دش بە یەک بوون دروست نەکاچکە و کاتە خەڵکەڵەکە کە یەک دین ئەمەی بۆ چییە لەبەرەوە زۆر پێویستەکە موسڵمانان ئەوەی خەمخۆری دین و دنیای خەڵکە و دین و دنیای خۆشی قیامەتی خۆشی کەویجهە نەزەر و تێڕوانینیان بۆ تەبلیغی دین نزیکەنەوە لە یەک جیهانی ئیسلامیە بە تێکڕا ناکرێت تۆ بڵین ئێستا بۆ نمونە من تەفسیرێکی قورئان بنووسم مادەم لایەنەکەی من گروپەکەی من نووسیوێتی لایەنێکی تریا گروپێکی ترە و تەفسیرە نەخوێنتوە قورئانە حەدیث هەر حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوە تەبلیغی دینیشە بێ لە یەک نزیک بوونەوە و جیاوازی دروست نەبێ لە نێوانەوە لەم شوێنە قساکە لە شوێنێکی ترە ئەم بانخوازان بتوانن ئەم ڕایەڵە بە قووەتە دروست بکەن خزمەتێکی گەورە بە ئیسلام و بە دینەکە. مامۆستا ئێوە جگەر لەوەی کە نازانمانی پێ بڵم بانخوازیان نا بەڵام مەجبورمەوە بڵم ئێوە کە کاری بانخوازیتان کرد میدیاتان بەکارهێنا وەکو ئامڕازێک یعنی ئەو سەکۆیەتان هەڵبژار ئەو مینبەرەتان هەڵبژار ئەمە تا چەندێک گرنگە بە تایبەتیش کاتێک دەستان پێکرد کە زۆر کەم ئەوها بتوانرێت لە میدیاوە ئەو پەیامە جوانانە بە خەڵک بگەێنێ. من سەرەتا کە دەسم پێکرد تقریبا وازانم تەمەنم لە دەوری 22-23 ساڵەوە نابوو وردە لە مزگەوتەوە دەسم پێکرد و لە حەڵقەی دەرس و لە مزگەوتەکانیشا بانخوازی هەبوو ینی لە مزگەوتەکە کە دەرسی عام ئەوترایەوە بە عەسرانە بە نیوڕانە هەندێک مزگەوتی ناو بازاڕ هەبوو چەند جارێک من ڕۆشتم مزگەوتی هەلاجەکان و مزگەوتی تر لە ڕەمەزانە بە تایبەتی زۆر قەرەباڵغە بوو لەو کاتانەیە
تقریبا دەستم پێکرد لە مزگەوتی خۆمان باوکم ئیمام و خەتیب و مەلا بوو خوا لێ خۆش بێ لەگەڵ مردوی حازریان لە مزگەوتەکەی خۆشمان تقریبا مەدرسەیەکی باشمان هەبوو و من خزمەتمە کردایەوە هەروەها دەرسی عامیشم هەبوو وە کۆمەڵی قوتابی ئەوانە وردە وردە لێەوە دەستم پێ کرد لە ساڵی 1996 تقریبا کۆتاییەکانی بوو یا سەرەتای 97 بوو چوومە ڕادیۆ یەکگرتوو لە ڕادیۆ یەکگرتوو بەرنامەی تیرۆژی خواناسیم هەبوو کە من لێرە سوپاسی ئەو ڕادیۆیەکەم کە فرسەتێکی باشیان بە من بەخشی و تا ئێستاش من بەردەوامم لەو ڕادیۆ 30 ساڵە بەردەوامیش خزمەتم تیا کردو بەردەوامیش خزمەتی جۆراوجۆرم تیا کردو یەکەم جار بە تیرۆژی خواناسی دەستم پێ کرد کە ناوی بەرنامەکەش لێراجی خۆیەتی سوپاسی کاک ماوەسا عادل شاسواری بکەم کە ناوی بەرنامەکە ئەو بووی ناونام دوای ئەوە 5 ساڵێک بەردەوام بوو تیرۆژی خواناسی اینجا کۆمەڵی بەرنامەی زۆر جیاوازی ترم کرد شاهیدەکانی مێژوو چیرۆکی ڕادیۆییمان هەبوو وردە وردە چوومە تەلەڤیزیۆنی یەکگرتووی و کاتە کۆمەڵی بەرنامەی زۆرم هەبوو یەکێکەوانە بەرنامەی دۆستان بوو چەند ساڵە بەردەوام بوو بەرنامەی کریشمە بوو کریشمەی شەو بوو کریشمەی ڕەمەزان بوو بەرنامەی دۆبلاجەکانی ماوەسا عامر خالیدم دەست پێ کرد دۆبلاجەکان تقریبا سەرەتای 2000 بوو یعنی تقریبا 26 ساڵ 20 ساڵ پێش بوو یەکەم جار زیاتر دەرکەوتنی تۆ وردە وردە لەوە ینی بەڵێ لە عامر خالید زیاتر و بەرنامەی درود ساڵی 2003 دەستمان پێکرد لەگەڵ برای زوو خۆشەویست کاک خالید ئامادە و پێشکەشمانە کرد 2 ساڵ کاک خالید لەگەڵمان بەردەوام بوو ینی بە یەکەوە پێشکەشمانە کرد دوای 2 ساڵەکە ئەو ئیتر بەردەوام نەبوو من خۆم هەر بەردەوام بووم لە بەرنامەکە الحەمدوللا تا ئێساش بەرنامەی درود ڕۆژانەیە ئەو بەرنامەیمان هەیە نزیکی سەورەکەم 6000 ئەڵقەی تا ئێستا لێ پێشکەش کراوێەوە سەورەکەم مامۆستا لەسەر ئەوەی ئەمڕۆ خالید ینی هەندێک کەس هەن ئێستاش مامۆستا بەو دەنگ و سەدای ئەناسنەوە و پێشیان وا بوو هەر لە خودی ئەمڕۆ خالید خۆشتر ئەو پەیامانە ئەگەیەنێ بە زمانی کوردی ئەم دۆبلاژە لە کاتی خۆیان بەڕاستی شاکارێک خەڵک دەنگەکەی خۆی ناوێت ڕاستە وەڵاهی ئەوەی عامر خالید طبعا برایکی ئاز خۆشەویستێک کاک ئاماج محەممەد ئەمین بە یەکەوە دانیشتین یەکەم جار لە عامر خالید دەستمان پێ نەکرد لە هین و دەستمان پێ کرد لە ئەڵقەیەکەوە دەستمان پێ کرد پیاوێکی مصری بوو و تاریکی هەبوو سناوەکەیم زۆر بیر نەماوە وتی ئەمە بۆ تەرجەمە نەکەین و دۆبلاژی بکەین من ئامادەم تۆزە من لە تەمسیل وما دەورم هەبوو کاتە هەل تەمسیل ڕادیۆیی ئیشمان زۆرە کرد وردەوتم دەنگیشم باش بوو ئەوە تاقیمان کردەوە وتیان کا کەشتیوان ناگونجێ و نابێ و ینی بەرهەڵسی زۆر هەبوو کە نەیکەین بە هیچ جۆرە هەتا لە تەلەڤیزیۆنیش بەس ئەو کاتە کاک ڕێبوار یادی بەخێرەوە ماوەسا محەممەد بوو ئەزانم مدیر بوو وتیان قەیچێکا مشکلە نێ ئەمانەوە هەرچەند زۆر ناڕەزایی هەبوو کە نەکرێت چکیان و ئەبین بەگاڵتەجار شیوان نەکرا بوو کە یەکەم ئەڵقە ئەومان کرد شتێکی باش دەرچوو باش بوو دوایی دەستمان پێ کرد بە یەکەم ئەڵقەکەوە ئەزانم ماوەسا عامر خالیدمان دەست پێ کرد هین بوو سەلمانی فارسی بوو کە سەلمانی فارسیمان کرد زۆر سەدایەکی باشی هەبوو خەڵک زۆر باش گوێ کرد وەرگێڕانەکەی کێ وەرخۆتان بوون کاک ئامانج بوو هەندێکی خۆم ئەم کرد ئیتر دوایی سێرم کرد فریا ناکەوم کاک ئامانج بە زۆری تەرجەمەیە کرد و منیش دۆبلاژمە کردم ئیتر ئەمە لێ هاو بۆ ڕەمەزان ئامادەمانە کرد ڕەمەزان ماوەسا عامر خالید بڵین شەو لە ئیقرا پێشکەشیە کرد دۆبلاژ تەرجەمە هینیە کرد کەوتارەکەیە بۆ سبەی ئێوارە جار هەبوو فریامان خستووە بە ڕۆژەکەی بڵین شەو کاک ئامانج تەرجەمەکەی هین تەسجیلیە کرد اینجا دایە گیرسان و وردە وردە لەگەڵ ئاڕۆژ بەڵێ ڕۆژ هەبوو هەفتا لاپەڕی تەرجەمە کردو من بۆ عاسر بۆ نیۆڕۆ فریا کەوتم دۆبلاژمە کرد بۆ شەو ئیتر شەو فرێش دابەزی ینی دوێنێ شەو دابەزیەوە شەو دابەزیە پەیامەکان تازەش ئەگەیش ئەمەش بخۆی جێ بەڵێ ئیتر کە سەیرمان کرد زۆر خەڵک بەدڵێتی زۆر ئیسفادی لێکرێ و ئەزان نزیکی 100 تا 120 ئەڵقەیەکم لە تەلەڤیزیۆن یەکگرتوو دۆبلاژ کرد دوایی وردە وردە لەوێ گواستمەوە بۆ ناوەندی ڕاگەیاندیارە طبعا ئەوە بڵێم کە ناوەندی ڕاگەیاندیارە ئەو ناوەندە بوو کە بەڕاستی زۆر ئیشی جوانمانتیا کرد و زۆر بە دەقیقی و بەوردی ئیشیان لەم کارە کرد لە دۆبلاژەکانە ڕەنگە نزیکەی 400 تا 500 ئەڵقەی عامر خالید و ئەڵقەی زانستیەکان هی هارون یحیا 100 ئەڵقەی ئەو و کۆمەڵی دۆبلاجی تر ڕەنگە 600 ئەڵقەیەکم لەوێ دۆبلاژ کردوێ لە ناوەندی ڕاگەیاندیارە ئەوانەی ئارا زۆر جوانتر بوو زۆر بەدەقیقتر و بەرزتر بەڕاستی کوالیتیکی بەرزتر ئیشی تیاکرا
بەڵام جێ داخەکە ئەویش چکە لە بەروی دامێکی مادی نەبوو ناوەندە و ئەو ئیشانەش بەڕاستی پێویستی بە دامە اینجا خەڵکیش نەیەکری سە بۆ نمونایان کرد بە سیدیەکەم کۆپیە کرایتر کەس سیدی ئەسڵەکەی ناویست لە بەرەو بوو بە زەرەر بۆیان ئیتر وازن لێنە بەڵام تا بەشی هەرە زۆری دۆبلاجەکانی ماڵ سامر خان لە ناوەندی ڕاگەیاندیارا کردومانەوە زۆر جوانیش کردومانە یعنی یادەوەریم زۆرە لەگەڵ ناوەندی ڕاگەیاندیارا بە تایبەتی لەگەڵ دۆبلاجەکانی ماڵ سامر خالیدا جارێ لەو جارانە من و کاک ئامانج و مدیری ناوەندەکە ماوەسا ئومێد محەممەد ئەمین دکتۆر ئومێد یادی بەخێرکە دانیشتین وتمان بۆ ئەم ڕەمەزانە على خط الحبيب بەشک و تەرجەمە بکەین دۆبلاژی بکەین بۆ ڕەمەزان مانگە دومانیکی ما بوو ئەو بڕیارەمانە ئەو ڕۆژە ئەو شەوەکەی هیچ بۆ بەیانەکەی ئافرەتێک لە منطقەی گرمیان لادێکی دووری گرمیان نازانم سەرناوی چی بوو تەلەفۆنی بۆ من کورتی مامەسا وەڵاهی خەوێکی زۆر سەیرم بینیوە وتم چی بۆ وتی وەڵاهی لە خەومە تۆ کۆمەڵی وەرەقەی زۆری ئاوات بەدەسەوە بووە لەسەر قبری پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو پەرش و بڵاو کردوتەوە وا هەستەکەم علاقەی بە پێغەمبەر بوو بێ ئەو وەرەقانە وتم وەڵاهی خەوەکە زۆر ڕاستە بڕیاری وەمان ناوە دوێنێ على خط الحبيب پێ بە پێی خۆشەویست ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمووی تەرجەمە بکەین و دۆبلاژی بکەین و ئیشی لەسەر بکەین ئەوە بڕیارەکەمان ناوە نیەتەکە بۆ گەشتوتە و ئینشاءالله قبول کراوە لای پێغەمبەر ئاگادارکردنەوەکی ئیشتیا بکەین الحەمدولله دەستمان پێ کرد ئیشێکی زۆر جوان بوو کە ئێستاش هەر هەیە سوپاس بخوا یعنی دەنگدانەوەیکی زۆر باش و تەسیرێکی زۆر باشی هەبوو دۆبلاژەکانی ماڵ سامر خالی خۆی گەورە جەزای ئەو پیاوە باتەوە کە ئێستاش بەردەوامە و جەزای ئەو برا بەڕێزانەش بە تایبەتی ناوەندی ڕاگەیاندیاراوە کاک ئامانج کە ئیشی زۆر جوانیان تیا کردووە هەوڵێکی زۆر باش بوو تەنانەت لە ئێران لە 2005 کە من چوومە ئێران سەردانی ئەو شارانەم کرد لە ئێرانە خوشکێک لە شاری پاوە دۆبلاژەکانی ئێمە کوردیەکانی ئێمە هی عەمر خالید ئەیکردەوە بە فارسی بە ژێرنووس یعنی لەوێ جارێک تر کرا بووە بە فارسی و بڵاوە کرایەوە جاوتم سبحان الله خێرە عەمر خالید هەر خۆی پێی نەزانی بوو ئەم خێرە هاتۆتە کوردستان لێرە وەچێتە وڵاتێکی تر هەر ینی پەرش و بڵاوە بێ کە تۆ خزمەتێکی گەورەی ئەیکی ڕاست کاکشەیان ئەمێ پرسیاری ئەو بکەم بەرنامەیەکی ڕادیۆیی دێ درود وەک ئاماژەت پێکرد جنابیش لەم سەردەمی تەکنۆلۆژیا و خەڵک حەزکردن بە مۆبایل و سۆشیال میدیا و ئەمانەوە بەڵام ئەمە پاشەکشەی نەکردو ئەم بەرنامەی جەنابەت کە ڕۆژانەیە بۆچی ئەگەڕێتەوە کارەکەی چییە کە بیسەری خۆی هەرماوە لە تایبەتی خۆی وەڵا کاک دانیار درود کەسە بۆسە تەلەفۆنم بووە کە ئاڵێ من کاتی خۆی کچ بووم لە ماڵی باوکمە گوێم لە درود دەگرت دوایی چوومەژیانی خێزانداری و شوم کرد مناڵم بوو مناڵە کەشم گەورە بوو ئێستا مناڵە کەشم شووی کردووە هەرگوێ لە درود دەگەرم ینی بۆ بەنەنەک ئەڵێ لەبەرەوە درود ئەزانی شوانە کاک دانیار ساڵی چەنەوە هەیە ماوەسا درود ساڵی 2023 ساڵە تقریبا بەڵێ 20 ساڵە بەردەوامە الحەمدولله ڕۆژانەشە یەکێک لە شتە جوانەکانی درودەوەیە کە من زۆر دیقەتی ڕادیۆکانی شماوە ڕادیۆکانی کوردستان بەرنامەیەکی ڕادیۆیی لە سەرانسەری کوردستانی خۆمانە ڕۆژانە نییە کە 27 ساڵ ڕۆژانە بێت و بەردەوام بێت نەمبینیوە ینی هەر گۆڕاوە بە شتێکی تر بەڵام درود الحەمدولله خوا ئەو تەوفیقیەوە خوا بەردەوامی کە ئینشەڵڵا چەندە بتوانین ئەم 27 ساڵە بەردەوام بووین و ڕۆژانەش بۆ خۆی قورسە تۆزە ڕۆژان جنابتانەوە بەرنامەی ڕۆژانتان هەیە بۆ تەلەڤیزیۆن قورسەرە تەبعاً بەڵام بۆ ڕادیۆش هەر قورسە چونکە مۆزوعەکان گۆڕینی مۆزوع و بابەتەکان و ڕۆژانەی بەرنامەکان ئەومانە گۆڕانی زۆرەوێ دوای ئەوە هەر خۆی جەماوەرێکی تایبەتی خۆی هەبووە ئیسا برایانم پێڵێمە ببینی ڕاستکەین و 23 ساڵەکە هەمامەسا حساباتێکیان بۆ کردین بەڵێ دەستیان خۆش 27ەکە وازەمی هینە هیەوەی کە من لە ڕادیۆم یا 30 ساڵەکە ڕادیۆکە 30 ساڵەکە بەڵێ یاخوا بێبن جا ئەم مدە زۆرە بەڕاستی ینی زۆر خۆشە کە تۆ چۆن ئەڵێت هەوڵ بی کە شتێک بکەی کە بەڕاستی بەردەوامی با بۆی کە جەماوەرەکە گوێی لێ بگرێت بینەری بێت بیسەری بێت بینەرەکەش بە بۆنەی ئێستا زیاتر بڵی لای پشتی شەکەین و بەعزە جارەوە بۆیە بینەریشی هەیە ئێستا بەعزێ خوشکەیە کە تەلەفۆنم بۆکەن لە دەرەوەی وڵات ئەڵێ کاتی خۆی ئێمە لە
کوردستان بووین و لە ماڵی خۆمان نبووین و شومان نەکردوسە لە دەرۆین کە گوێمان هەر لە پێشەکی بەرنامەکە بێ دڵمانەکرێت تۆشکۆ یادەوەریکی کۆنە لە زاکیرەمانە خۆی بەعزشتە بێ بە یادەوەری سەبچی بعض کەس حەزی لە گۆرانە کۆنەکانە چکە یادەوەری هەیە لەگەڵ یاکاک حەزی لە دەنگی قورئان خوێنێکی قەدیمە کە زوو گوێی لێ بوو بە هەمان شێوە یادەوەری دروستەکە لەبەرەوە درود بووە بە یادەوەری لە زیهنی هەندێک کەسە و دوای ئەوەش هەر خۆی بۆ خۆی جەماوەرێکی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی ئەگەر هەر ڕۆژێ لایف بکەینەوە وا هەستەکەم کە خەڵکێکی زۆر گوێی لێگرێ و ئیسفادی لێکە مامۆستا سەبارەت بە ئەزمموی کاری ڕاگەاندن لە کەناڵی پەیامەوە چەندین کارت کردووە ڕەمەزانان بەرنامەت هەیە بەڵام دوو لەو بەرنامانی کە زۆر ئەتوانم بڵێم بە دیاریکراویانی لە پەیامەوە پەخش بووە شیرینچا بووە لەگەڵ ئەزمموی نزیکبوونەوە لە مردن ئەگەر باسێک لەم دوو ئەزممونە بکەی طبعا ئەزمموی پێش ئەوەی لە تەلەڤیزیۆن لە پەیام طبعا دەست پێ بکەم شتێکی تریشم هەبوو ئەو دۆبلاژەکانی نەک دۆبلاژ خوێندنەوەی کتێبی سەوتی دەنگی کەمە شتێکی تازەیە لە کوردستانە یعنی هێشتا زۆر کتێب ناخوێنرێتەوە کە شتێکی زۆر باوە لە ئەوروپا و لە ڕۆژاوە بەڕاستی شتێکی زۆر باشە کاک دانیار خۆنیاخان چکە تۆ لە سیارای زای وایە گوێرە کتێبێکی دەنگیەگری کاتێکی باشە بۆ گەڕێتەوە بەڵێ یا بۆوانی کە نابینان الحەمدوللا ناوەندی ڕاگەانیارە من دەستم کرد بە خوێندنەوەی کتێبەکانی مامۆستا سەعیدی نورسی لەگەڵ هەندێک کتێبی ترکە لە ناوەندەکە دەرەچوو تایسە نزیکی 4 بەرگ بۆ 4 بەرگی تایسە دۆبلاژ نەکرا تەرجەمە هین نەکراوە مۆنتاژ نەکراوە 3 بەرگیمان تەواو کردووە کتێبەکانی مامۆستا سەعید نورسی اینجا کۆمەڵە کتێبی دەنگی تریشم هەیە هەر کردومەکە یەکیان ڕیاض صالحینەکە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و هەروەها شەمائل النەبی و کتێبی چیرۆکی کیشەی سەخەری کە من دەستم پێ کردووە کاویش محەممەد حوسێن پاپوری یادەوەریەکانی کە پیاوێکی ئێرانیە زۆر جوانە زۆر بەسوودە بۆ گەنجانمان کە سپادی لێ بکەن شتێکی باشە ینی ئەم کتێبی دەنگی و دەنگی منیش تۆزە باشە بۆ ئەو مەجالە کوردیە ئەم بەڵێ ئەگەر بینە سەر تەلەڤیزیۆنی پەیام کەناڵی پەیام بەڕاستی من ڕێزی گەورەم هەیە بۆ ئەم کەناڵە جوانە خۆشەویستیم هەیە بۆ هەموو کارمەندە بەڕێزەکان و بەڕێوەبەری کەناڵەکە کە نزیکەی 8 ساڵە لە 2010 من لێرەم بەردەوام شیرینچام هەبوو بەرنامەی شیرینچا کە الحەمدوللا بینەرێکی باش و خەڵکێکی باشی هەیە کە بینەرین لەگەڵەوەشە لە مانگی ڕەمەزانەوە نزیکەی 4 ساڵێکە لە خزمەت کاک دانیارەوەم برا بەڕێزانی ترا بەرنامەی ئێوارانی ڕەمەزانمان هەیە وەکو دوعاکان وەکو بەرنامەی ئەوە پۆدکاستوانیش بەعزێک دەستمان پێ کردووە ئێتر هەر کارێکی تریشە بێ ئینشەڵڵا هەر لە خزمەتی یابین ئینشەڵڵا کاک شێخ ئەگەر ینی لە دڵ و دەرونی خۆتا بەرنامەیەکی دیاریکراویان هەیە بە ئەزمموی خۆی هەمومان یانی ئێستا میدیاکە ئەنزانی مەسەڵەن من فڵانەشتی خۆم زۆر بەدڵا زۆر ئەوە جەنابەت کام بەرنامەیانە زۆر لا خۆشەویستە یان زیاتر ئەوەی وەڵاهی ئێستا بڵێم من لە کەناڵەکان ڕەنگە خۆش نییەوە بڵێم بەس شیرینچا زۆر خۆشەوی سەلام ئەزمموی نزیک بوونەوە لە مردن یەکێکە لە بەرنامە تازەکانم کە لە کەناڵی پەیام دەستم پێ کرد خۆی گەورە پاداشیان باتەوە نزیکی 15 ساڵقەی لێرە پێشکەش کرد دوای خۆم لە یوتیوب دوو کەناڵمدا ناوە نمەی نبووەت و ئەزممونەکان نزیک بوونەوە لە مردن طبعا نمەی نبووەت کاتی خۆی بەرنامەیەکی ڕادیۆییشم بۆ من بیرچوو باسی بکەم بەڵام ئێستا کردومە بە کەناڵێکی یوتیوب بینەرێکی زۆر باشی هەیە ئەزممونەکان ینی هەفتانە دەیان 1000 کەس جاریوا هەیە لە 2 ڕۆژی ئەوەڵا کە دایە بەزێنین 2000 بەڵێ کەس بینەرێتی بەتایبەتی کوردانی ئەوروپا تا ئەم خەتی ئینتەرنێتە مابوو لە ئێران کوردانی ڕۆژهەڵات وەڕاستی ناوخۆی کوردستانی خۆمان بینەری زۆر جیاوازی عجیبی تایە یعنی چیرۆکی زۆرم لایە لە سەروانی کە بینەری ئەم بەرنامە بوون و سوودیان لێ بینیوە و ڕاستە و خۆ کاریگەری لەسەران هەبوو نەک لەسەرەوە لەسەر خۆشم یعنی ئەوەی کە یەک تۆز احتیماماتی هەبێ بۆ ئەزممونەکان نزیک بوونەوە لە مردن هەر بە کوردی بە ئەنگلیزی بە عەرەبی بە هەر زمانێک بێ جەزبی ئەکات یعنی ڕایەکێشی هەستەکەیت حەزەکەی لەگەڵ یابژی چکە باس لە داهاتوویەکی زۆر نزیکی خۆمانەکە دوای مردن ڕێگەکەت پیشانەیە کەتەلۆکی ئەو ڕێگەیت بوو باسەکە شتە پەنهانەکان کە زۆر جار باس ناکرێ ئەو هەست و نەستانی کە ڕۆحانی کە پاک بوون و پیگەیشتون چیان بینیوە هەموو ئەمانە ئەخاتە ڕوو لەبەرەوە یەکێک لە هەرە بەرنامە زۆر تایبەتەکانی من کەیسە زۆر گرنگی پێدەم بەردەوام خەریکیم
ئەزمونەکان نزیک بوون لە مردن. شێخ لەسەر ئەزمونەکانی نزیکبوونەوە لە مردن پێم خۆشە لانێ نازانم تەوزیحی یابێ بۆ خەڵکی یا بینەر منیش ئەنێ ئەلهەمە بینەریم ینی زۆر حەزم لێ بەتایبەت کە سەفەرێکەکەی ینی زۆر خۆشە گوێی بۆگری زۆر جام من لەگەڵ هاوڕێیان کەسێک دانێم ناقەشی دروست بێ هەنێ کەس هەیە بڕوای پێی نییە ینی ئەڵێت شتیوا نییە ممکنە ئەشتیوا تۆ بانی پامت چییە بۆ ئەو کەسانێکەوانی ئەڵێن وانە بەڵ خۆی تەبیعیشە قەناعەتی پێ نەبێت شتێکە یەکەم تازەیە دوو هەمیش ینی ملزەم نییە هەموو کەسێ باوەڕی بەمە هەبێت بەڵام جامشتێکیشە پێوە نییە بە کوردستانەوە لە جیهانە ئەمە جیهانە ئێستا من ئەوەی من لای من کۆبوتەوە تقریبا بە پێی داتای کۆتایینا بەس چەند ساڵە پێش ێسا ئەوەی ئاگام لێبێت 6 ملیۆن کەس ئەم ئەزمونانەی بینیوە لە دنیا ئەوەی کە گێڕاوێتی وانی چیرۆکیان هەیە کتێبیان هەیە بەسەرهاتیانە 6 ملیۆن زۆرە ڕەنگە 200-300 ملیۆن کەسە بێت ئێستا لە ژیانایە ئەم ئەزمونەی بینی بێ بەڵام نایگەڕێتەوە لە کوردستانی خۆمانە تەسەوڕ کە لەوانەیە 50-60 هزار کەسە بێ ئەزمون نزیک بوونەوە لە مردنی بینیوە زۆرە بەڵام وردە تا ئەو کەسانەی بڵین سڵ ئەکەن لەوەی باسی بکەن ئەترسن خەڵک بە درۆیان بخاتەوە بەڕاستی نەزانێ ئەو کەسەی خۆی بینیوێتی ئەزانێ ئەم شتی بینیوێتی خەو نییە ئەزانێ و ڕێنە نییە چونکە خەو تۆ بیر دەچێتەوە و ڕێنە بە دوای یەکە نایە من خۆم لە هۆڵی نەشتەرگەری کارەکەم ینی کەسێک و ڕێناکە دوای نازانە شی وتووە یا قسەکانی ڕەتی نییە بەیەکەوە بەڵام ئەمە بە تەسەلسل ینی تەسەوڕ کە ئەو کەسانی کە ئەزمونەکانە بینن دوای 40 ساڵ دوای 50 ساڵی پرسە هەر و خۆی گەڕێتەوە ئەنی بیری ناچێتەوە کەوەی کە لە زاکیرا هەڵ نەگیرێت ئەمە شتێکە کە ڕۆح خەزنیە کات علاقی بە پەیوەندی بە جسم و بەم مادە و فیزیکەوە نییە کە ئێمە تیایە ئەژین لەبەرەوە ئەزمونەکان اینجا کەسێک و دوان و دینێک و دوودین نییە کە گەڕێتەوە کەسانی ملحدی گەڕنەوە کە ئیمانی هەر بەخۆ بە قیامەت نییە لەبەرەوە ئەزمونەکان یعنی لە ڕووی واقعەوە خۆی سەپاندووە ناتوانانی ئینکاری بکەیت و ناشتوانی بڵێ خەو نییە هەرچەند بە شێوەی خەویشە بینرێت ینی کەسێک هەیە بە شێوەی ئەزمونەکانە بینێ و ئەو کەسانی کە ئینکاریەکەن سم لە کوردستانی خۆمانە کاکدانێر زۆر کەسێکە تەلەفۆنی بۆ کردومەتی خۆم ئینکاریم بابەتم کردوتم ئەسڵ و ساسی نییە ئیتا خۆم بینیم اینجا زانیم چەند واقعیە چەند جیاوازە لە خەو چەند ڕاستیە ئینسان کە ئاگاتەوێ اینجاگاتە نیشتیمانی ڕاستەقینەی خۆی ئێرە نیشتیمانی ئێمە نیە بەمسا کاتمان کەمەوە بەڵام حەزەکەم ئەگەر ڕووداوێکت لابێ لە کاتی کاری خۆتا لە ژیان تا شتێک کە لێرەوە بە بینەران و بیسەرانمانی گەێنی بەتایبەتی لە ئەزمونەکانە حەزەکەم یەک ڕوودا و دوێنە بینیوە بۆتان باس بکەم ئەگەر دابنیشتین تا بەین تاو نابێ بەڵام خوا بۆم ئاسانەکان بڕواتان هەبێ کاکدانیار ینی ئەوەی ئەزمونەکان بەدەیان نمونەم لایەکە تەوفیقی خوای یارمەتی خوایی لە پشتی ئەم ئیشەوەیە چونکە زۆر خێریکی گەورەیە چونکە ئیمان بوون بە غەیب و ئەها بۆ بابەتە ڕۆحی قوڵانە زۆر کەس بوو بۆ نیمادیاتی ئەمڕۆ دوێنێ دوو مناڵێکم هەیە کچە زایەکمە لە ماڵی خۆم بوو لەگەڵ کچێکی خۆماوی شەر مناڵە بچکۆلەیە نورەی کچەمەوە لەگەڵ مناڵەکەی جدارتان یاریانە کرد ئەوە مۆبایلەکان لە من سند یاریانەکە مۆبایلەکان لە من سند و ئەمانە من تەلەفۆنێکم لەگەڵا بوو لەگەڵ پیاوێکە حاجی عومەری ناوە بە تەمام ئەزمونەکەیم بۆ بگەڕێتەوە کە خەڵکی قەراخە بەس تەمەنی هەیە پیرە و شتێکی زۆر جوانی لایە وتیم هەفتەیە نەخۆشم و هەڵامەتم هەیە ناتوانم بە شڵە دوای پێتەڵم وتم زۆر باشە لەو کاتە مۆبایلەکان لێ سندم دەستیان نابە ناوەکانە طبعا من ناویش کەم خەزنەکەم ئیتر وای کەسێک ئەزمونەکەیم ڕۆ بۆ میگەڕێت ڕۆژی وای سێ ئەزمونم بۆیێت دوو ئەزمون بیر مەچێتەوە جاری وایە تەمەزە ئەمە خوشکێکی بەڕێزبووم بۆی نردبووم پێیوتە بووم هەر بیرم نەمابوو نازانم کەی تەلەفۆنی بۆ کرد و مانگە 2 مانگ 3 مانگ پێش ئێستا ئاوا دەستیان پێیان و یاریان پێ کرد دەستیان چوو بە سەریکێک لە ڕقمەکان بۆ خۆی ڕۆیشت کە ڕۆژ دوای سێرم کرد ڕۆشتەوە پێم عیب بوو تمیسا ئەڵێ ئەم کەسە نوکەیەکی کردەوە بە هەبزانم ئەتر بۆم کردەوە وەڵایی زۆر داوای لێوردنەکەم و دوو مناڵەمان دەستکاریان کردوتی وەڵام مامۆستا جەنابتی ماوەسەفاتتم بەڵێ وتی وەڵام زوو پێم وتی ئەزمونێکم هەیە ئیتر جواب نەبووتم کام ئەزمونەیە وتی کەچی سێرکەم شتێکی زۆر عجایبی مهم وتم هەر ئیمڕۆیم هەر دوێنە ڕۆشتم تۆمارم کرد پێرە ماشاءالله تۆمارم جام بەسم چییە ئەمە خوای خاتەوە بیرە ئەنا من بیرم چوو بۆ ئەم پێنجشەمەی شڵا دایە بەزین چیرۆکمان زۆرە لەسەر ئەزمونەکان بەڕاستی کە شتی زۆر یعنی کەسی وا هەیە لە کوردستانە 100 کەسی کردومە ملحید کاکدانیار هۆنیاخان 100 کەس بە ئیعترافی خۆی لە ئەوروپا تەلەفۆنی بۆ کردومتی 20 ساڵ 20 ساڵە من لە ئەوروپام لێوێ ژیانە بەمەسەر ئەم تەمەنە زۆری کە لەوێ هەمووی لە ئیلحاد و لە بێدینیا بردوبووتە سەر لە کۆڕ ئەمانە هەر بە ئەزمون خواتەوەی پێ کردو هەموو پێغەمەرانی بینیوە
جایەکێک لەو شتە جوانانەی ئەم برابەڕێزەوتی وتی کە بردمانە بەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و محەممەد صلی الله علیه و سلم زۆر تەریق بوومەوە چکە لە دەیان کۆڕا من قسەی ناشرین گوێن بە پێغەمبەری خوا بە قورئان بە ئیسلام بە خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بێئەدەبیم کردووە ڕووم نەهات سەر هەڵبڕم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی سەر هەڵبڕە فڵانە کەس وتم وەڵاهی ڕووم نایە زۆر تجایەتی تۆم کردووە تی سەر هەڵبڕە ئەو ڕێگەی ئیلحادی کە 30-40 ساڵە تۆ خەریکیت ئەوە ڕێگەی هیدایەت بوو بۆ تۆ دەبرەوە شەرم لەو ڕێگەیەت مەکەوتەوە بۆ بکەوتەوە بگەڕێنەوە سێرە ئەو جوانیە جا باسی ئەوەی کردوتی فریشتەکانی خوا ئەوەنە بە ئەدەب بوون لەگەڵمە ئەوەنە جوان بوون ئەوەنە بەڕێز بوون تی خەڵوا لە مەلایکەت تێ نەگەیشتووە ئەوەنە خۆشەویست بوون وا مەزانی هەزاران ساڵە ڕەفیق و دۆست و خۆشەویستی منن بێ ئەوەی کەلیمەیە بن لە دڵم لە کاتێکا من مولحید بووم چوومەتە ئەو دنیا گەڕاوەتەوە سە تەوبەی کردووە الحەمدولله مامۆستا لە کۆتایی کاکدان بە پرسیارە بکەین ئەگەر پرۆژێکی هەبێ لە داهاتوە لە پەیام وڵی پرۆژەم بۆ پەیام ئینشەڵڵا ئەبێت پشت زۆرشی پێخۆشە ئینشاءالله لە داهاتووە بەڵکو بەرنامەیەکی تایبەتی هەر لەسەر باسی قیامەتوانە لە پەیامە پێشکەشکەین و ئیتر خۆی یارمەتیمان بە ئەگەر کرا ئینشاءالله کاکشێکیان دەست و چاو خۆش بێ و عەزەتی کێشایە خوا بەخێر بێ سپاسم دەرفەتت بێ بەخشی بەڕێز کاک شێخ فاتی شێخ محەممەد خوا بەخێر بێ سپاس